رايش سەدەش عوسمان و بەخێرتان دەکەین بەخێراتتان دەکەین بۆ 15 ساڵیەوەی تیرۆکردنی ڕۆژنامەنووس سەدەش عوسمان لە هەمان کاتدا خۆشبەختانەیە دەکەم ڕکەوتوتە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەریەوە وە حەزمان کرد بە دەر لە یادکردنەوەی سەدەش قسە و باسێکی تێبێتە سەر بێ لەسەر ئازادی و دۆخی ڕۆژنامەگەری لە کوردستان لە جیهان بەخراتی میوانەکانمان دەکەین کاک شەماڵ لە ستۆکۆڵمەوە هاتووە نیازخان لە فەڕەنسا هاتووە کاک بەکریش خۆی خاوەن ماوە تەسەورەکەم ئەمە زیزانەیەکی 20 دقیقە قسەکەن پاوسێک وەرە بووین دوایە دەتوان شارەکەی لۆش سەرنجە پێشنیاری شتێکتانە بێ لە خزمەتان چاو قاوە هەیە لە دەرەوە هەر چوونە دەرەوە گەخوا نەخواسە شتێک هەر دەرەوە چوونە دەرەوە مۆبایلەکان بکوژێنەوە باشترە بەس من ناچارم یەکێ تەلەفۆن بکەی بۆم بێشێتەوە ئەتوانین دەست بکەین لە کاک بەکرێ دەست بکەین ئازاد بەخێر بێن بەر لەوێ دەست پێ بکەم حەزم کرد لانیکەم پەیامی بنەماڵی سەردەش کە وتارێکە ئارام عەلی نووسوێتی بە کورتی ئاماژەی بۆ بەم کە لەم ڕۆژە زەرور لە بیر خۆمان بینینەوە پەیامەکە لەوانەیە بڵاو کراوەتەوە لە سای گەشتەکانی ترا بەڵام ئەو بەشێک کە من هێناوە گوتم زۆر درێژە هەرەوە بخوێنێت و کاتێکی زۆرە بە بەشی گرنگی پەیامەکەی ئەخوێنەوە بۆیەوە دوای باسەکەی خۆم دەست پێ یەکەم بەڵام یادی سەدەش بانگەوازێکە بۆ کردەوە هانادا بەردەوام بین لەو خەباتە بۆ مافەکان و دادپەروەریەک کە ئەو ئازایانە لە پێناویدا تێکۆشا قورباندانی ئەو بێهودە نەبووە خەونی ئەو بۆ کوردستانێکی دادپەروەر و ئازاد ڕۆژێک دەبێتە ڕاستی ئێستا بە دوای 15 ساڵ لە تێرۆری سەردەش هەموو ڕۆژێک و هەموو کاتێ پێ لەسەر مافەکانی خۆمان وەک خانەوادەی سەردەش دادەگرینەوە هەموو ڕۆژێ خواستەکانمان بۆ دادگاییکردنی کوژانی سەردەشت و ئەوانەی لە پشتی بڕیاری تۆرەکەی وەستاون بەدەنگی بەش ڕادەگەێنین بەدەنگی بەش هاوارەکەین کوا بکوژانی سەردەشت ڕێگە نادەین کوشەکانی سەردەست و دەنگی ئازادی لە سزای تاوانەکانیان ڕزگاریان بێ خەیاڵیان خاوە گەڕوا بزانن بەدانی فیشەک لە دەمی ئەوانەی ڕاستی دەڵێن مرۆڤایەتی دەمرێت و تێک دەشکێت و ون دەبێت و مانای نامێنێ کارێکی وها قێزەون و تۆسرۆکانە ئینسانیەتی و ڕاستی و جەسارەت جۆش دەدات و پێمانەڵێ ئەوەی بەرگری لە مرۆڤبوونی خۆی دەکات پێویست ئەو تاوانە گەورەی و بکوژانی دەسوا و شەربەزار بکات بەرز و بەڕێز بە یادی سەردەشت و هاوڕێیانی بەشێ لە پەیامی کورتی ئارام عەلیە کە حەزم کرد بۆ تاریخ خوێندنەوە وەکو هەموو وەزانین کە ئەمڕۆ بۆ لێرە کۆبووینەتەوە لە ڕێی سەردەشتەوە بگەڕێنە بۆ مەجموع لە کەیسێکی لە ڕۆژێکی وایە ئەنی دانیشتین بەر لەوەی ئەو نەوعە لە گەڕانەوە بۆ ئەو نەوعە لە شەهید پەرستی و ئەو شتێک کە هەمیشە لەو ڕۆژانەیە کۆمانەکاتەوە ڕۆژەکە بکەین بەوەی کە قسە باشە 15 ساڵ دوای ئەوە وەزعەت لە کوایە پەیامەکە چی بوو چکە بەڕاستی ئەڵگۆڕی گەورە لە ئاسی سەراسەری دنیا ڕوویاوە من باسەکەی خۆم لەوەیە چڕەکەمەوە کە بگورە وەکو سویدیە لە فۆسکلات بم هەیە بە کورتی باسێکی وەزعی ڕۆژنامەگەری بەگشتی لە جیهان ناکەم کە دوێنێ راپۆرتی ڕۆژنامەوانی بێسنوور راپۆرتی خۆیان بڵاو کردەوە کە وێنێکی تاڵی زۆر تاریکە سەرنجی لەوایەم لێەوە لە پاڵ ئەو راپۆرتیا گەڕێمەوە سەر کوردستان قسەیەک لەسەر قۆناغی دوای ڕاستیەکەم تعبیرێک دەربڕینێکی سیاسی هەیە پێڵێن ئافتەر تروث دوای حەقیقەت کە لەگەڵ هاتنی ترەمپ و ترەمپیزمە باسی لێوکرێکی تر ڕاستی وەکو جاران ڕاستی نییە ئەمە مێزە توانی بڵێەوە مێزە ئەومان لەسەر ئەو ڕێکی بەڵام تەسەورێت دروست بڵێەوە مێز لێ بە تەسەوری منەوە مێز نییە حەقیقەت و کاری ڕۆژنامەگەری و دەرخستنی ڕاستیەکان لە دۆخی دوای ڕاستیە کە ئەمڕۆ وەزعەتێکی قوڵە و فێیک نیوس و ئەمانەیە کە ترەمپ باسیەکە و لە کوردستانە چۆن ڕەنگایەتەوە لە کوردستانە زانیاریێکی زۆر هەیە و هیچیش ڕوونایە یعنی ئەو دۆخی کە لە ئەوروپای هەیە لە کوردستانە جۆرەشتری هاتووە ئازادی ڕۆژنامەگەری و بزوتنەوە کۆمەڵایەتەکان یعنی ئایا پەیوەندیێک لەبینیەوە هەیە کە چەندێک حەقیقەت چەندێک زانیاریەکان دەرخەی بەڵام هێزێ لە پشتیەوە نەبێ چی بە چییە بێت شەو ڕۆژانی هەمە ساڵە ژمارە لێکەیاتەوەی هێنێەوە ئەی باو نەوت و بەرمێلی نەوت دەژمێرە و چی و چێمانە بەڵام وەکو ژمارەیەکی تۆڕۆتە نابین سەر بێت تاقەتیشەدا هەر دەجاجۆ لە ژمارەکانە بێت بەعام باشی ڕۆژنامەگەری لە کوردستانەوە ئەمڕۆ ئەمە سەرخەتی قسەکانە من لەکوێ دەست پێ بکەم ڕاستەوێت لە ئەوروپا تعبیرێکی پێڵێن دۆم دەرۆک پێ دۆم دەنێرە ئەوان لەسەرەوە ئەمان لە خوارەوە زیاتر بۆ
نیشاندانی دوورکەوتنەوەی دەسەڵاتی سیاسی لە خەڵک لە خوارەوە لە باسەکانی دیموکراسیا باسیەکرێت کە ئەوان لەسەر ئەوان لە خوارەوە وای لێ هاتووە مەسافەیەکی گەورە لە بینی هاوڵاتی و دەسەڵاتی سیاسیە دروست بووە. من کاتێ سەری وتارەکەی سەردەشتەکەم کە من عاشقی کچەکەی بازانیم حەسەکەی بەڕاستی شتێکی زۆر غەریب نییە. ئەمە بمانەی کەمکردنەوەی جەراعەتی سەردەشت نییە، بەڵام شتێکی زۆر غەریب نییە کە گەنجێ خەیاڵەکە بەوەی کە من عاشقی کچەکەی بازانیم و مارێکم لەخۆم. یعنی ئایا من نەقدێکی زۆر سەوریە کە سیستەم هاڕێت پێ بکات؟ نا لە سادەترین مافەکانی خۆی هیچ نییە بۆی کە دەسەڵاتی ئەمەگە چۆتە سەرەوە ئەوەی کە لە زمانی کوردیا پێیان لە دەسەڵاتی فیرعەونەکان تەواو قاچی بە ئەرز و هاوڵاتیانی خۆیەوە نەماوە. گەنجێک بە خاڵ و فەنتاسیای خۆی پێی وایە ئەگەر بێت و ئەم عێلاقا خۆشەویستیە لە بینی ئەم و دەسەڵاتی سیاسی لە ڕێگەی عاشقبوونی کشتەکەی دروست کات پەیوەندەکە نۆرماڵە بێتەوە. لە کوردیا کەسێک یەکی ژنە هێنێ مەسەلەن من ئەگەر بچم ژن بۆ شەماڵ بێنم ئەڵێن هاتوون ئەم کوڕە بکەن بە کوڕی خۆتان، یعنی کە چەند داوا لە دەستی کچەکەن ئەڵێن هاتوونە کوڕەمان بۆ بکەن بە کوڕی خۆتان، پەیوەندەکە نزیکەکەوێتەوە. ئەم حاڵەتە لە وتارەکە لەم ئاستەیە وایە سەردەستی چینەوە تۆڵە بابە ئێوە لەو ئاسمانە گیرتان کردووە لە ڕێک زەواجی منەوە لەگەڵ ئێوە ئەکرێت بیتەوە بە ئینسانێکی عەرزی نەک ئینسانێکی خوایی. ئەمە پوختەی پەیامی سەردەشتە لە من عاشقی کچەکەی بازای بەڵام دەسڵاتەوە بێ شەرمە تەحەمولی ئەمەش ناکات. لەم دۆخەیە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە دووشەمەڵە ڕۆژە قسێکی وامان کرد لە وتارەکەی سەردەشت و ڕووداوەکانی دوای سەردەشتە کۆتایی بە وەهم و خەیاڵێکێت لە مجتەمەعیەنە کە زۆر کەس پێی ئەو ڕەنگەم دەسەڵاتە ئیسلاح کرێت چاپ کرێت گۆڕێ بەسەرە، بەڵام ئەو خەونە لە کوشتنی تێرەوی سەردەشتا کۆتایی پێیە دەمێ بۆ کۆتایی بکات و بەڵامی تر تۆ خوێنێکت هەیە خوێنێکی ڕژاوت هەیە کە سنووری جیاکات و ئەم خەیاڵ داڕشتنە بەراوێم دەسەڵاتە بگۆڕێ ئاڵگۆڕی بەسەرا بێ ئەکرێ وانە بێت و کۆتایی بە هەموو خەون و خەیاڵەکێ. سەردەشەکەوێتەوە حاڵەتەوە تۆڵەکردنەوەیکی هێزێکی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە لە بەرامە گەنجێکە کە جورئەتەکە، بەڵام ئەوەشمان بیر نەچێت من لەو زەمانەیە هێزێکی ئۆپۆزیسیۆن دروستە بێت کە گۆڕانە هێزێکە کە پارتی من ئێستا پێم وایە ئەمە ئەتوانە بڵێم لەو زەمانەیە تر پارتی لە کوشتنی سەردەشتی شایەوێت زەربەیەکیش پایامێکی تریش بە ڕووی کۆمەڵگەیە بە هەندەنگیشترا. یعنی من ئێستا قەناعەتم بەوە هەیە بەجیا لە نووسینی وتارەکانی سەردەشت پایامێکی تری سیاسیشە بۆ هێزەی کە لەو زەمانەیە لەو ڕۆژگارەیە دەنگی دلێرە و قسە ئەکات و ئەوێ هەم وەکو نیشانی با بە مجتەمع کە هیچ شتێکی تر قبوڵ ناکرێت. ئەمە تەسەووری خۆمەڕەنگە کات خەڵکانێک پێی وابێ وانە. وەزعی ڕۆژنامەگەری بەگشتی زۆر ڕەشە. دوێنێ وەکوتم ڕۆژنامەنووسانی بێسنوور راپۆرتی خۆی بڵاو کردوتەوە کە ئینسان تووشی هینە بێت تووشی شۆکە بێ. پرێس فریهەس ئیندێکسیانە یعنی پێنج تەوری تایبەتیە کە ئاسی ڕۆژنامەگەری لە جیهانە چۆنە هەموو نەخشی جیهانی تای دوو شوێن سەوزە. ڕۆژنامەکەی ئاسانکردی چەند گرینلاندە گرینلاند خۆی 200,000 کەسی تیالیە 50,000 کەسی تایە و ترەمپی شێوە بیکڕێ دانیشتیان سکەندناڤیایە بە نەرویژ و فنلاند و بە هەموو کەم و کوڕێوی کە لە وڵاتەیە لە کاتێکە ئەفرێن وونەکانی هەرێنی ئەرجینا سەرتاپای نەخشەی ئاستی ڕۆژنامەگەری لە جیهانە سوورێکی زۆر تۆخە کە تایدا هەم ڕۆژنامە نووسەگیرێ تحقیق لەیانەکرێ کۆمەکی داراییان لێ بڕێ ئەو خاڵانەشی کە ئەمان تەماشایان کردووە کە ئەو شتێک کە پێڵێن پێوانی بوونی ئازادی ڕۆژنامەگەری لە ئاسی سەراسەری دنیای لە مجموعەی خاڵایەکە بەرگشتی لە هەموو دنیای وایە. یەکیانەوەیە کە ئیکۆنۆمیسکە کۆنتەکس یعنی ئەو بوارە ئابووری کە هەموو دەسەڵاتە مێدیا گەورەکان ئەوە چڕبۆتەوە کە هیچ فرەڕەنگی نەماوەتەوە یان لە سویدا بنەماڵەیەکەیە دەسەڵاتی هەموو مێدیایە لە بریتانیا مەردۆخە نازانم لایەکە کەسێکی وایە مەردۆخە لە شوێنەکانی تری دنیاش ئەم چڕبوونەوەی دەسەڵاتەبین لای خۆشمان مێدیای حیزبی بژمێری سیرەکەی معقولە دووسێ حیزبی بشکۆلە 100 کەناڵیان هەبێت یعنی هەموو مێدیا لە شوێنێکا کۆبێتەوە هیچ منافەسەی بە خەڵکی تر نییە. وەزی اقتصادی خودی ڕۆژنامەنووسان کە ناتوانێت بە سەربەخۆی بێ ئەوەی کۆمەکیی تایبەتی هەبێت توانێت کاری ڕۆژنامەوانی خۆی بکە سەرلەسەر ئەو ئەجواء کولتورێشە کە لە کۆمەلگاکایە چەندێک ڕێگە پێدەرە بۆی ئازادی ڕۆژنامەگەری هەبێت و هاوکات لەگەڵ چوارچێوەی قانونی لەم خاڵانەوە تەماشایاواکەن کە ئاسی ڕۆژنامەگەری لە جیهانە چۆنە بەڵام ساڵێکی زۆر ڕەشە وەکوتم بەجێ لە دوو نقطەی سەوز کە ئەو شوێنانەیە سەرتاپای دنیا بە ئەمریکاشتەوە کە بە لانکەی دیموکراسی ومانە قەڵەمیان ناوە زۆر هینە زۆر تۆپێنەرە
جا ئەگەر بێتە سەر کوشتن و تێڕۆرەوەی لە کۆلۆمبیایە لەکوێ عێراق هەمیشە لە ناو خاڵە سوورەکانە بۆ ئازادی ڕۆژنامەگەری کاڵێ عێراق بە هەردوو دیویەوە یعنی هەم جنوبیشی و هەمیش کوردستان خۆی ئەمە وەزعەتەکەیە ینی تۆ لە هەلومەرجێکی وایە قسە لەسەرەوەکە مەسەلەن لە وڵاتێکی سویدا کە زۆر بنەماکانی ئازادی بەیان و ئازادی ڕۆژنامەنووسی زۆر بەهێزە بەڵام لە پرۆسەی ناتۆیە لە پرۆسەی ناتۆیە تەواو هەموو پرسیپەکانی خۆیان بەرشەقێن و لەگەڵ دووگانە ڕێیەکەون کە ئەگەر نەقدێک لە دەسەڵاتی تورکی هەبێ ئێمە یەنەوە دەستێەوە تەنانەت چەند کەسانێکی زۆری خەڵکی کوردیان دیپۆرتی تورکیا کردێت تا تەڵاکە قاچی خۆیان نەگرێ و یواکێ مەدین کەیچی لە ڕۆژنامەنووسانەیە لە کەیسی یەکبەگە و دەرخستنی وەزعی کوردەکان لە سووریا چالاکانە ئیشەکە کتێبێک نووسێ و گرتویان و حکەمەیە پێگرتو احتیمال لە 12 ساڵان بەتەنگەیە یعنی دەستکاری جۆرێکی ئاساکانی ئازادی خۆیانەکە لە پێناو بەرژۆنیەکانی خۆیان کە ئیتر هەستەکەی تۆ بۆ تێگلی بکەی بۆ یەکێتی احترام ناگرێت کاتێ دەسەڵاتێکی گەوری سوسیال دموکراتەکانی ئێرە بۆ بەدەستێنانی بەسێ لە خواستەکانی خۆی کارێکی ئاوا قێزەونەکە ئێمە لە دۆخەکان وەکم لەگەڵ دەرکەوتنی ترەمپا پێڵێن پۆست تروس یعنی دوای حەقیقەت دۆخێکی زۆر تایبەتی پێکاتوە کە حقیقت بە مەفهومی ئەوەی کە هەمومان ڕێککەوتین لەسەرەوەی کە مەژوم ئێشتی زانیاریە فاکتە پێویست بۆ ناکە بیخەیتە ژێر پرسیارەوە مەسەلەن هەمومان لەسەرەوە ڕێککەوتین لە دنیاکە پرسیاری یەکسانی پرسیارێکی گرنگە ئازادبوونی ئافرەت لەبارەی اقتصادی و جێگا و ڕێگای ئەو حرمەتی ئەو قانونەکان ئەمانە ئەو تێڕوانیە لەسەر یەکسانیە بەڵام لە ئێستا ئەمڕۆ سۆفتگێڵ پیا بووە تێڕوانێکی کڵێنا من ئەگەر شوژ نەکەم ئەمە کابرایکی دەوڵەمەند بەخێوم کە ئەمە حەقیقەتە تەفسیرکردن لە حەقیقەت بەوەی کە وەک تاک تۆ چه ئەحساسێکت بەرامبەر حەقیقەیە و خستنە ژێر پرسیاری ئەو شتێک کە ئێمە هەمومان ڕۆژگاری لەسەر ڕێککەوتین حەقیقەتە کارێکی کردووە کە ئیتر حقیقت بۆ مەفهومێکە جاران هەمومان لەسەر ڕێککەوتین وانە هەموو خەبەری فەیک نووسی ترامپ و ئەو شتانێکی هەیە کابرا تاوانێکی کردووە ناکرێوا بێ بەو شێوەیە بێ دۆخ لە ئەوروپایە بە جۆرێک گەشتووە کە حقیقت بەو شێوە سادەی جارانی خۆی تعریف ناکرێتەوە و واقعەتێک شەکە ڕاستی سەرکەوتوو لەسەر سەری جیهانە ئەم تێزا باتە پێشەوە و لە هەموو شوێنێکی دنیاە ئەو تێڕوانی نەهەیە کە بە مەفهومی جاران کە هەمومان ڕێککەوتین لەسەر حقیقت چێ حقیقت بە جۆرە خراوەتە ژێر پرسیارکە ئەبێت تۆ شەڕێکی گەورە کە بۆی بیسەلمێنی کە بابەجە نەزەری تەتەوەر مهمە داروین کارێکی گەورەی کردووە بەڵام لەو بەرەوە نەخێر ئەوە وانیەوە ئەو کەسیشتر جۆرێکی تەفسیری هەیە ئەم ئاڵوگۆڕە لەوەی کە تێڕوانی نیسانەکان بەگشتی بۆ حقیقت چۆنە زەربەیەکی زۆر گەوری لە کاری ئازادی ڕۆژنامەگەری یاوە ئازادی دەرخستنی زانیاریەکاندا و هەموو مؤسساتی علمی دانشگایشی خستۆتە ژێر پرسیارەوە یعنی ئەمە ئەو دۆخەیە کە لە سەراسەری جیهانای بینی ئێمە بەشێکین لەو دنیای کە لە دۆرمان ئەگوزارێت تۆ سەرێکی دەموچاوی پاوەڵ تاڵەبانیەکەی هەستەکەی ترەمپێکی کچکۆلیە و بە هەموو کار و کردەوەیەک و پراکتیکێکەوە ئەو نەوعە لە کارەکە کە ترەمپێکا لە کوردستانە چۆن ئەگەر لە غەربە ئەمڕۆ پۆست تروس یعنی دوای حقیقت بەو دۆخە گەیشتووە کە ئاسان ناتوانانی دیفاع لە بەشە لە حقیقەتەکانکەی لای ئێمە مشکلەکەەوەی کە ئێتر ئێمە لە زەمانەکانی خەڵک زانیاری نەبێت لەسەر ئەوەی کە دەسەڵات گەندەڵە یعنی تۆ پێویستت بە هین نییە تۆ پێویستت بە فاکت نییە وەکوتم عەلەی حەمە ساڵە شەو و ڕۆژ ژمارەی لۆری و نەوت و پارە و هین و بڵاو کاتۆ بەڵام بە جۆرێک گەشتووە دەرخستنی ڕاستیەکان بە جۆرێک گەشتووە کە ئیتر هیچ شتێک بەرهەم ناهێنێ یعنی مشکلەوە نییە کە ڕاستی نییە ڕاستی زۆرە ڕاستانیە خۆیان خودی ئەو من بلانەی کە لە بینی ئەم هێزانیا هەیە بێک فەزایحی یەکتری دەرەخەن بەڵام ئاڵۆگۆڕێ لە هینە پیشان لە ژیانی ڕۆژانەی ئینسانەکانە پێک ناهێنێ من دۆخی دوای حقیقەتی غەرب لای ئێمە بەبوونی مەجموعەی حەقایقی گەورەش هێشتا کارێکی کردووە کە ئاڵۆگۆڕە پێک نایەن یعنی من نازانم من ئێستا زۆر جۆم لە عەلی حەمە ساڵحەم داوێ بنەکەم کە ناوێ بەم بەبەستێکی شەخسیم لێ نییە یعنی ئەو هەموو فاکتە دەرەخرێ بە چییە یعنی ئایا کەمی زانیاریمان هەیە کە دەسەڵات گەندەڵ ئەمڕۆ کەس گومانێکی تێکەڵبوونی دەسەڵاتی سیاسی و ئابووری نییە لە کوردستانە بە چ دۆخەکە تێپەڕێ با خەتەکەم لێون نەبێ بە بڕای من سەیرێکی قانونی ئەمریکا بکەی لە سەرەتای دروستبوونی ئەمریکاوە ئەوەی بە ئینستیتوخۆنی ئەمریکا لە خەڵەمە برێ شتی زۆر مهمیدا هەر ئەو نەوعە لە چوارچەوەی قانونی ئەمریکا
ئەبێتە نوع لە ئیلهام بۆ شەڵشی فەڕەنسی کە ئازادی یەکسانی برایەتی ئەو کاتە نەوەکو بەرابەری بێت بەشێکی زۆری جوولەکانی ئەم نەوعانە تێڕوانین بۆ ئازادی ڕەخنە لە دین لە قانونی ئەساسی ئەمریکا هاتووە. قانونی ئەساسی ئەمریکاشی زۆر جوانی دێ، بەڵام لە 1960ەکانە کە مارتین لوتر کینگ دەسەبا بۆ ئەوەی کە خەباتی دژی ڕاسیزم و مامەڵەکردنێکی زۆر فاشیستانە و ڕاسیستانە بەڕەش جێگایە بگرێتەوە کە 100 ساڵ پێش ئێستا باسی کراوە. مەبەستمەوەیە ئێمە مشکلی قانونمان نییە بڵێنەوەی کە لە قانونە نەنووسراوە ئازادی بەیان تێیان دەبێت. لە ئەمریکای هەش بۆ 100 ساڵ 150 ساڵ دوای ئەو بەشێ لەو بڕگانە ئەبێتە پەیامی سیاسی دزوتنەوەیکی کۆمەڵایەتی کە داوای ئاڵۆگۆڕەکە. یعنی مەبەست بێ ئەوەیە بیڵێم ئێمە لە کوردستانە ئەگەرچی لەباری قانونی و 1001 کلێنی تیا بەس ئەوەیە کە من شخصی خۆم بێدەنگیەکی گەورە لە ئاسی دزوتنەوەی کۆمەڵایەتیان بینم کە بچێتە پشتی ئەو داخوازە ئینسانیانەی کە لە کۆمەلگایان بۆی ئاڵۆگۆڕ پێک بێن. لەجینە بەو شێوازەیە هەر زانیاری دەرەخەیت و گەندەڵی و چی و ئەمانە و کەمکردنەوەی مافی ئەمە ئەو بۆ شێوەی کە هەیە ئەگەر هێزێک نەچێتە پشتی زۆر قورسە مەرکەبەی بەسەر ڕۆژنامەنووسانە بڵێ وەرە ئاڵۆگۆڕم بۆ پێک بێنە لە کاتێکا کە هەم لە بەرامبەر هەڕەشیان هەم لە بەرامبەر پەلاماران. بەڵام ئەوەی کە من ئەمەوێت لەم ڕۆوا بیڵێم ئەوەیە کە بە بڕوای من ئەم لێک هەڵپێکانەی دزوتنەوەی جەماوەری بێ حیزبی بێ هەر شتێک بێت بەو شێوازەی کە بتوانێت دیفاع لە مافەکانی ئینسانکە ئەمە نەبێت دەرخستنی ڕاستی بە هەموو شێوی شتو حقیقەتی کشەیەک ئێستا ئێمە بڕێی نێت و ئەم سوسیالە چی پێڵێن سوسیالە مێدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان و زانیارێکی زۆر لەبەردەستایە زەمەنی سەردەشت شوتارێکی نووسی کوشتیان ئێستا خەڵک دانیشتە لەسەر تیکتۆک شەو ڕۆ بە جنێو بە یەکوی ئەموو ئەوەیە. یعنی ئاڵۆگۆڕێک پێک هاتووە لە وەزنی دەرخستنی زانیاری و ئەمانەیە. بەڵام ئەوەیە کە ئەو دۆخی جۆنەگرتنەش یعنی دەسەڵات دوێنێتە خۆی بەشێ لە نهێنیەکانی خۆی دەرەخا. ئەزانین چۆن یعنی تۆ جاران ئەگەر بنووسایە گەندەڵی دەرخەی خۆت دەکە، بەڵام ئێستا بەشێکی زۆری لە کەناڵەکانی خۆشیان فەزاحەت یەکتی دەرخەن سێری ئەنارتی بکە هەستەکەی ئەوەی گەندەڵی یەکێتی و پارتی دەرەخە ئامانش بەرامبەر گەندەڵی ئەوان دەرەخەت ئێ لەوایە what the next. من سەرتان نەیەشێنم چکە لە ئەو خۆشەویستانەی لە تەنیشت بنەوە نەکرێت لە گۆشە و کەناری تری جۆرا و جۆرەوە بابەتەکە بەنەبەر باس و لێکۆڵینەوە. بەس من ئەوەی کەمێ بێڵەمەوەیەکە کارێکی قورسە داوە بەس لە ڕۆژنامەنووسانی ئێمەکەن کە ئەم ئەرکە قورسە بگرنە سەرشانی خۆمان چکە دەرخستنی ڕاستی ئەمڕۆ ڕاستەکان زۆریان زۆر لەبەردەستان. ینی هیچ ئینسانێک نییە پێیوانە بێت کە سەرۆت و سامانی ئەم وڵاتە بەدەستکێوەیە بۆ کوێ ئەڕوا. من تەسەورێک مێ شتێکی پێڵێن گەندەڵی لە هەموو دنیایەوە کارێکی خراپ باسێن گەندەڵی ئابووری، بەس لای ئێمە گەندەڵی ئابووری بۆ بەهین بۆ بە نەمووی اقتصادی. یعنی پارەیە کە لە کوردستانە هەیە سەر لە نوێی خەنەوە گەڕت سپیەکەنەوە مەشارەی گەورەی پێیەکەن بۆ بەهێزێک یعنی دەسەڵاتی سیاسی بە جۆرێک بە دەسەڵاتێکی مافیایی تێکەڵ بووکە وەستانەوە لە بەرامبەریا کارێکی زۆر ئاسانیە گەنیستان استراتیژیکی ڕۆنی لە بەرامبەرە نەبێت. ئەکرێشتم زۆر پەڕانە بێ بۆی بە پەلە باسم کرد بەس من لێرە ئاوەستم. سڵاو ڕێز هاوڕێن، ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە دوای چەند ساڵێک هەرێکێک لە ئێوەی بەڕێز لێرە ئەبینەوە. بەڵام ئەوەی کە هەمیشە نیگەران مەکە ئەوەیە کە ئێمە هەمیشە لە پێناو هەمان ئامانج و هەمان بابەتکۆ ئەبینەوە هێشتا بەبێ ئەوەی کە گەیشتە بێتین بە دەرەنجامێک کە توانی لێتمان بەشێکی ئەو تاوانبارانە بە سزا بگەێنین کە ڕۆڵیان هەبووە لە شیدکردن و تیرۆرکردن و ئەشکەنجەدان و ڕفاندن و دادگاییکردنی ڕۆژنامەنووسان. بەڵام ئەوەی کە دیوی گەشە لەم کۆبوونەوانە ئەوەیە کە خەڵکێک هەن بە ئیرادەیەکی بەرزەوە بە بڕوایەکی ڕێکخرا و ئامانجدارەوە ساڵ بە دوای ساڵ کۆ ئەبنەوە گفتوگۆ ئەکەن ڕێکخراو پێکێنن میدیای نوێ دروستەکەن هەر هەمووی لەو پێناوی کە چۆن بتوانن میدیایەک ڕۆڵێک بگێڕن لە پێناو بەهێزکردنی پایەکانی دیمۆکراسی کە لەنا ئەو پایانە ستەمکردن بە ڕۆژنامەنووسان بوەستێ و تاوانباران بە سزای یاسایی خۆیان بگەن.
بۆیە سەردەشت عوسمان کاتێک کە شەهید ئەکرێ کاتێک کە تیرۆر ئەکرێ لەسەر هەردوو وتارەکەی کە وتاری من عاشقی کچەکەی بارزانی و نەسەر و بخوایەنە کچەکەی وتاری یەکەمی سەردەشت عوسمان تەنیا 348 وشە بوو وتاری دووەمی 804 وشە بوو بەڵام سەردەشت عوسمان دوای شەهیدبوونی لە ماوەی ئەو 15 ساڵە تەنیا لە دوو بەرگی کتێب کە ئەویش تەواوی ئەو نووسرا و لاپەڕانەی کە لەبارەی سەردەشتەوە نووسراون بە هەموو زمانەکانی دنیا کۆ نەکراوەتەوە. اینجا سەردەشت عوسمان لەو دوو بەرگی کتێبە 1950 لاپەڕی لەسەر نووسراوە. ئەمە جگەلەوەی دەیان راپۆرتی نێودەوڵەتی لەبارەی ناوبراوەوە دەرکەوتون و دەرکراون و تا ئێستا هەمومان لەبارەی ئەو چیرۆرکرد و شەهیدکردنەوە بەردەوامین. بۆچی ئەمە لەبەرەوەی گروپێک خەڵکێک هەیە لەبارەی بەرگریکردن لە بنەماکانی ئازادی و تێگەشتنی قوڵی دیموکراسی ناوەستێت و خەڵکێک هەیە ئەو ئامانجەی کە سەردەشت بە قوڵی لە وتاری من عاشقی کچەکەی بارزانی باسی ئەکات کە کڕۆکی دەرخستنی نادادپەروەریە. ئەگەر ئێمە لەو ڕۆژەی سەردەشت ئەو وتارەی نووسیوە تا ئەمڕۆ هەموو ڕۆژێک ئەو وتارە بخوێنینەوە سەردەشت لە دیوێکەوە لە ڕێگەی ئەو نووسینانەوەیەوە جۆرێکی دیکە لە نادادپەروەریمان پیشانەدا کە تا ئێستا لە هەرێمی کوردستان بەردەوامی هەیە نەکەر لە هەرێمی کوردستان بەڵکو ئەم نادادپەروەریە ئەم کارە نائەخلاقی کە دەسەڵات هەرێمی کوردستانێکە زۆر بەداخەوە گەیشتۆتە ناو بەشێک لە گروپی کوردی دیاسپۆرا لە وڵاتان و ناوەندە فەرمیەکانی هەرێمی کوردستان تا ئێستا لە هەوڵدان بۆ ئەوەی کاری بۆ بکەن. یەکێک لە ئەوەی کە تەوەری سەرەکی ئەمڕۆمە ئەوەی کە من دەمەوێ باسی بکەم هەر بابەتەکەم بە ئەمرازبوونی میدیایە لە نێوان بەکارهێنانی بۆ بەهێزکردنی پایەکانی دیموکراسی و پایەکانی ستەمکاری. تەمەن هەرێمی کوردستان لە دۆخی ئێستادا لە بارودۆخی قەیرانێکی ڕاستەقینەی داراییدایە و ئەم قەیرانە داراییە بەرهەمی خراپی دەسەڵات گەندەڵی ناشەفافیەت و ستەمکاریە. بەڵام لە بەرامبەر ئەم خراپەکاریەدا دەسەڵات دێ پارەی گەندەڵی بۆچی بەکاردەهێنێت بۆ بەهێزکردنی میلیشیا. ئێوە ئاگدارن تا ئێستا وەزارەتی پێشمەرگە وەزارەتێکی پێشمەرگەی یەکگرتوو نییە، تا ئێستا یەکەکانی 78مان هەیە، تا ئێستا یەکەی کاکفڵان و هێزی تایبەتی کاکفڵانمان هەیە. لەم ڕۆژانە یەکێک لەو بەرپرسانە پاسەوانێکی کوژراوە چەندین جار بە پێشمەرگە ناوی دەهێنێەوە تا ئەوەی کە پێشمەرگێ لە ڕێگەی یەکەی فڵان و میلیشای فڵانەوە هەمووی کراون بە پاسەوان ئەوەی کە پاسەوانی بەرپرسانەکەن زیاتر نەک پاسەوانی سنوورەکانی وڵات. بۆیە لەناو ئەم قەیرانەدا لە پاڵ بەهێزکردنی بناغەی ئابووری ئەم هێز و حیزبانە کاتکراوە بۆ ئەوەی کە چۆن جۆرێک لە میدیا دروست بکرێت بە هەمان بەرهەمهێنانەوەی ئەو پارەی گەندەڵیە. ئەنجا ئەو میدیانی کە بەم پارەی گەندەڵیە دروست دەکرێن هەڵبەت چەندین ئامانجیان هەیە. بۆ نمونە لەگەڵ ئەم بارودۆخی کە هەیە لە ساڵی 2012 زۆر بەتایبەت میدیای سێبەر لە هەرێمی کوردستان زۆر پەرەیسەندووە و بۆ نمونە سەرۆکی حکوومەتی ئەو کات میدیای هەبوو، سەرۆکی هەرێم میدیای هەیە، کوڕی سەرۆکی حکوومەت میدیای هەیە، سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان میدیای هەیە. تەنیا یەکگرتووی ئیسلامی ئەوەی ئاگدار بم بە لۆکاڵی و بە فەزایی و بە بیانی بە ئاسمانی و بە هەموو کەناڵەکانی و نزیکەسی کەناڵی هەیە. هەموو شار و شارۆچکەیەک هەیەتی، هەموو پارتە سیاسیەکان هەیەنە. بەڵێ ئێمە ئەزانین لە مادەی 13 لە یاسای پارتە سیاسیەکان ڕێگادراوە کە پارتی سیاسی لە هەرێمی کوردستان میدیای هەبێت. بەڵام ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان لە ڕێگەی بەکارهێنانی پارەی گەندەڵی و بودجێ حیزبەوە لە بەکارخستنی میدیا پێی گەیشتۆتە ئارتیستێکی ترسناک، چونکە هەر میدیایەک وەک ئەوەی کە تۆ چۆن بەرنامەیەکی ئاسایی میدیایی لە کەناڵێکەوە دروست دەکەی یا بابەتێک ئەنووسی ئەبێت ئەو بابەتە لە پێناو پڕکردنەوەی بابەتێک بێت، ئامانجێک بێت، بۆشاییەک بێت کە تۆ بتەوێت لەوێەوە کۆمەڵێک پەیامی بۆ بگەێنی و ئەبێ پەیامەکەش لە پێناو بەهێزکردنی بنەماکانی دیموکراسی و بەرژەوەندی گشتی بێت و بەهێزکردنی پایەکانی دادپەروەری بێت. بەڵام ئەوەی کە من پێشەوەی کە باس لە ئامانجەکان بکەم باس لە چەند سەرچاوەیەک ئەەکەم. بۆ نمونە العالم الجدید لە ساڵی ڕابردوو ئەوەی ئاشکرا کرد کە یەکێک لە کەناڵەکان بەس ئەوەی کە پارەی مانگێکی لە ئارتی
بانکی ئارتی لە هەرێمی کوردستان کە ئاشکرا بووە بۆ نزیکەی 12 بۆ 15 فەرمانبەری یەکێک لەو کەناڵە حیزبیانە زیاتر لە 30,000 دۆلارە و هەر یەکێک لەو بەرپرسانە ئەوەی کە ئێمە ئاگاداری بە پێی ئەو بەڵگانەی کە هەن هیچ یەکێکیان لە 10,000 دۆلار مانگانە موچیان کەمتر نییە و سەرچاوی ئەم موچە و پارانە لەکوێوە دێت هەمومان نەزانین هی سەرۆکی حکومەتە سەرۆکی حکومەت یا سەرۆکی هەرێمە یا بەرپرسی هەرێکێک لەم دەستگا حیزبیانەیە کە ئێمە ئەزانین بەپێی ئەم سەرچاوە داراییانەی کە هەیە سەرچاوی خاڵە سنووریەکانن کە بە گەندەڵی بەکارهاتوون بەکارهێنانی دۆسی نەوتە کە تا ئێستا بە ناشەفافی و نادیاری و خراپی بەکارهێنراوە جارێکی تر چۆن بۆ میلیشیا و بۆ هێز و بۆ ململانەی حزبی و دروستکردنی باڵەخانە و ستیەکان بەکارهاتووە کۆمەڵگە نیشتەجێ بووە تایبەتەکان کە بەشێکیان لە بری دابینکردنی خزمەتگوزاری کاڵ بوو کار بۆ بەهێزکردنی چینایەتی ئەەکەم لە هەرێمی کوردستان هاتوون بە جۆرێکی تر ئەم میدیانە بەکارەهێنرەوە هەڵبەت لە هەرێمی کوردستان نامەوێت جارێکی تر ناوی هەموو ئەم میدیانە بێنم چونکە زۆرن بۆ نمونە ئەو میدیای ساڵی 2007 دامەزراوە بۆ نمونە ڕووداو ئەوەی کە عالەم جەدید باسی ئەکا 10 بۆ 15 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە تەنیا بۆ کڕینی ئامێرەکانی جگەلەوەی کە مانگانە پارەیەکی زۆر ئاوا میدیا باز لە 15 ملیۆن دۆلارێکرە بەس بۆ کڕینی ئامێرەکانی کوردستان 24 هەروە کەناڵ هەش کە لە ئای پلاسەوە هات کە چەندین ملیۆن دۆلار بۆ بنیادنانی باڵەخانەکە و هەموو شتەکانی دروستکرا بۆیە هەمان ئەو ناشەفافیەتی کە لە حکوومەت و سەرچاوەکانی دارایی دەسەڵاتی لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە لە ناو نادیاری سەرچاوی دارایی میدیاکانی شەیە ئەنجا ئەم میدیانە چۆن لەبری ئەوەی کار بۆ بەهێزکردنی پایەکانی دیموکراسی بکەن کار بۆ پایەکانی ستەمکاری ئەکەن چۆن لە زۆر شوێندا هاتوون ئەم میدیانە بە خراپترین ئەندازە و شێواز کار بۆ دروستکردنی جۆرێک لە گێژاوی سیاسی کۆمەڵایەتی و تێکدانی کۆمەڵێک بەهای کۆمەڵایەتی ئەەکەن کە کۆمەڵگا لە هەرێمی کوردستان دراوسێ لەگەڵ دراوسێ ڕێزی لە یەک گرتووە ڕێزی لە مناڵی یەک گرتووە لە کاتی هەژاری دراوسێ نانی لەگەڵ یەک بەش کردووە بۆ نمونە ئەم میدیانە ئێستا چی ئەکەن چۆن مامەڵە ئەکەن ئاستێکی زۆر مەترسیدارە یەکی لەوانەی کە ئەم میدیانە بە گشتی هەمویان ئەیانەوێ بەکاری بێنن ئەوەیە کە لێدانە لە پێگەی میدیای ئەهلی سربەخۆ لە هەرێمی کوردستان کە بە پەنجەی دەست ئەژمێردرێن و هەوڵدانە بۆ پوکانەوەی ئازایەتی ئەوەندە ڕۆژنامەوانەی کە لە هەرێمی کوردستان ماون هەوڵ دەدەن ئەو ڕۆژنامە نووسانەی کە کاراکتەرن کەسایەتی دیارن لەم بوارە کار دەکەن بیان بن لە ڕێگەی گریبەست و پارەیەکی زۆرەوە جارێکی تر ئەم ڕۆژنامە نووسانە بەکار بخەن بەکاریان بهێنن و جارێکی تر خەڵک بێ متمانە بکەنەوە ئەم ڕۆژنامە نووسانە لە چی بەکار ئەهێنرن لە ستایشکردنی دەسەڵات ڕۆژنامە نووسەکە پێشتر ڕۆڵی هەبوو لە ئاشکراکردنی گەندەڵەکانی سەرۆکی حکوومەت هەرێم پارتە سیاسیەکان بەڵام ئێستا هەمویان بە ناوی کاک و بەڕێز و ستایشی نەوەکانیانەکە کە نەوەکانیان هەمویان خاوەنی زانکۆی ئەمریکی و زانکۆی کوردستان و چەندین پێگە و ڕێگەن خەریکی پروپاگەندەکردن هەر ئەم میدیاکارانە بۆ پرۆژە بازرگانیەکانی کوڕی ئەم بەرپرسانە کە ئێستا ئامادەکاریان بۆ ئەکرێت بۆی دوای ویلایەتەکانی باوکیان بۆ هەتایەک و جێنشین لە دەسەڵاتی هەرێمی کوردستان بمێننەوە بۆیە ئەمە یەکێکە لە ئامانجەکان تەمەن ئەم میدیایانە بەڕاستی میدیای زۆر زۆر ناپیشەی و نائەخلاقی زۆرینەیان ئەوانەی کە لە هەرێمی کوردستان هەن لە ئێستادا ئەوانەی کە بەم جۆرە کارەکەن و هەڵبەت لەناو ئەمە سۆسیال میدیاکانیش هەن سۆسیال میدیاکان ئەوەی کە ئەمەوێ باسی بکەم ئێمە تەنیا لەناو ئەم دیوەنە ئەخلاقی بۆی بەرفراوانتر باسی بکەم تەنیا میدیای بەرپرسە فەرمیەکانمان نییە ئێمە ئێستا لەوە دەرچوین کە تەنیا میدیای حزبی و میدیای مەکتب سیاسیەکانمان هەبێ و تۆڕی کۆمەڵایەتیان هەبێ خەریکی جنێو بن بەم کەسایەتیە جوانانی کە لێرە هەن خەریکی سوکایەتی و پوکانەوەی ئەو کەسایەتیانە بن کە لە هەوڵدان بۆ بەتیهێنانی بنەماکانی دیموکراسی و فراهەمکردنی ئازادی ڕادەربڕی بەڵکو ئێستا بەرپرسی دەستگای زانیاری و پاراستن میدیایان هەیە ئەوە ئێستا ئێمە بۆمان دەرکەوتووە لە ڕێگەی هەندێک دۆسیە بەشێکی ئەم میدیایانە کە بە پارەی دەستگای زانیاری و پاراستن بەکارهێنرێن
کار بۆ سیخوڕیکردن بۆ هەندێک وڵاتیش ئەکەنەوە تا هەندێک دۆسیەکە بۆ لە سلێمانی ئەم تۆمەتانە هەن لەبارەی میدیاکارەکانەوە و لە هەولێر ئاگداری راپۆرتەکان چۆن نەخوێنرێتەوە کاری چۆن بۆ ئەکرێتەوە چۆن ئەم ئامانجانە بەکارهێنرێن بۆیە ئێستا خەریکە بڵێن ئەم میدیانە سنوورێکیان نەماوە لە بەکارخستنی ئەوەی کە ئایا ئەمانە زانیاری ڕاست ئەگوازنەوە یا زانیاری مخابراتی ئەگوازنەوە لە ماوەی ڕابردوو ئەم میدیانە بەگشتی لە دۆسی تیرۆرکردنی سەردەشت عوسمان کاوە گەرمیانی عەبدوستار تاهیر شەریف شەهید ویداد تەواوی ئەو ڕۆژنامەنووسانی کە هەن سۆرانی مامە حەما هەموو هەوڵێک ئەوە بوو کە ببنە زمان حاڵی دەسەڵات ببنە و تەبێژی بڵاوکردنەوەی زانیاریەکانی دەستگای ئاسایش و پاراستن لە تەواوی ئەو دۆسیانی کە لە ماوەی ڕابردوو دۆسی شێروانی و زیندانیانی بادینان ئەم میدیانە بە جۆرێکاریان کرد کە ببن بە زمان حاڵی دەستگای ئاسایش لە هەرێمی کوردستان و بوون بە سەرچاوەیەک بۆ ئەوەی لە ڕێگایەوە هەوڵ بدرێت زانیاری ڕاستەقینەی پشت دەستگیرکردنی ئەو کەسایەتیانە دەستگیر بکرێت بۆیە ئەم میدیانە لە ئێستادا ئەوەی کە زۆر بە جددیکاری بۆ ئەکەن یەکێک لەوانە بڵاوکردنەوەی سێکسیزمە بڵاوکردنەوەی ڕاسیزمە و ئەم میدیانە ئەگەر ئێوە تێبینی بکەن لە کاتژمێر هەشت هەموو کاتژمێرەکانی دیکە زۆر بە قوڵی کار بۆ بڵاوکردنەوەی قوڵی سێکسیزم ئەکەن لە ناو کۆمەلگای کوردی و نەکە کۆمەلگای کوردی بە تەنیاوەکو کورد بەڵکو پێکهاتەکانی دیکەن دژ بە ئێزیدەکان کۆمەڵێک خەڵک ئەهێنن لە بەرامبەر عەرەب لە بەرامبەر بەکارهێنانی هەواڵەکان و خوێندنەوەی لەگەڵ ژن کۆمەڵێک جیاکاری ئەکرێت کە بە تەواوی ترس ناکەن ئەنجا ئەم میدیانە لە زۆر شوێندا تێوەگلاون لە سپیکردنەوەی پارە لە یادتان بێ هەڵمەتەکانی مریشک ئەوەی کە هەوڵدرا ئابڕووی بەرهەمی خۆماڵی مریشک لە هەرێمی کوردستان ببرێت لە بەرامبەر ئەوە هەرچی ئەو مریشکەی کە بەستوو بوو لە تورکیاوە هێنرابوو لە بازاڕەکان ساخ کرایەوە خەڵک ئەمەی نەئەبینی و دەرمان ئەوەی کە بە ناوی دەرمانی ئیکسپایرەوە کرا هیچیان نەهاتن کە گەندەڵە ڕاستەقینەکان لە هەرێمی کوردستان ئاشکراکەن بەڵکو هاتن چەند گەندەڵکارێکی بچووکیان کە دەرمانیان ساختە ئەکرد لە هەرێمی کوردستان ئاشکرا کران لە بەرامبەر ئەوە 149 بۆ 157 درا بە کاکفڵانی مەکتەبی سیاسی یەکێتی و کاکفڵانی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان بەم جۆرە یاریەکان بەڕێوە چوە میدیاکانیان بەکارهێنرا بۆیە ئەم پارەی گەندەڵیە جارێکی تر لە گەندەڵی بەکارهێنرێتەوە و ئەوەی کە زۆر کارەساتە ئەم میدیانە کاریان کردو بۆ نەهێشتنی تایبەتمەندی و ئازادی تاکە کەسی ژمارەیەک هاوڵاتی و خەڵک یعنی وای لێ هاتووە دەست بۆ هەموو ئازادیەکی تاکە کەسی ئەبن لەم ماوەیە یەکێک لە هەر ئەم میدیانی کە بە 12 بۆ 15 ملیۆن دلار دروست بووە لە یەکێک لە میوانەکانی ئەپرسی یعنی ئایا هاوژینەکە توانای سێکسکردنی هەیە ئەمە بەڕاستی هاوڕێ لەگەڵ هاوڕێ ئەم جۆرە پرسیارە کەسانە ناکات هیچ کەسێک ئەم جۆرە پرسیارە کەسی نەئەخلاقیە ناکات لەسەر شاشەیان ئەچن بە کوژانی ژن ئەهێنن لەسەر شاشە نمایشیانەکەن و پرۆسەکانی ڕێڕەوی دادگاییکردن بە تەواوی ئەشێوێنن و هەموو ئەم بابەتانە بە تەواوی مەرام و ئامانجی زۆری لە پشتە بۆیە لە بەرامبەر ئەوەدا ئەوەی کە ماوەتەوە لە هەرێمی کوردستان ئەم ژمارە میدیا و خەڵکەیە کە بەجددی ئایانەوەی کار بۆ بەهێزکردنی پایەکانی دیموکراسی بکەن بەڵام ئێستا ئەم گروپە بەهۆی زیندانیکردن زۆرێک لەو ڕۆژنامەنووسانەی کە لە کوردستان بووین هەمومان ناچار بووین کوردستان جێبێڵین بە منیشەوە کە هەمومان بەهۆی هەڕەشەی کوشتن دەستدرێژی سێکسی زیندانیکردن ئازێدانی کەس و کارمان هەمومان ناچار بووین هەرێمی کوردستان جێبێڵین و ئێستا ژمارەیەکی کەم لەو دەستگا ڕۆژنامەوانی ئەهلی و سەربەخوانی کە لە هەرێمی کوردستان داماون قسەکە چییە ئەم دەسەڵاتە ئەوێت بەکوێ بگا بەم جۆرە فشارە بەم جۆرە بەکارهێنانەوە ئێمە ئەمانەوێت بەکوێ بگەین لەناو هەموو ئەو ئاماژە نێودەوڵەتیانی کە هەن هەرێمی کوردستانیش وەک بەشێک لە عێراق هەڵبەت دۆخی عێراقیش کە زۆر لە دۆخێکی پێوەری ڕۆژنامەوانی زۆر بەترسیداردا بەپێ ئەوەی کە پەیامنێرانی بێسنوور باسی دەکات بەپێ ئەوەی کە سیپیجی باسی دەکات یەکێک لەو وڵاتانی کە لە ڕیزبەندی حوتەمین وڵاتە بەپێی ئامارەکانی ساڵی 2004 ڕێکخراوی سیپیجی کۆمیتەی بەرگریکردن لە ڕۆژنامەنووسان و عێراق ماوەی 17 ساڵە لە پێوەری دەربازبوون لە سزا لە پێوەری
حوتەمدایە و هەرێمی کوردستانی ژێکێکە لە وڵاتانە بۆ نمونە شەهید بوون تا ئێستا بکوژانیان دەستگیر نەکراون و نەک هەر ئەوەی کە ڕۆژنامەنووسان لە بارودۆخێکی خراپدان بەڵکو میکانیزمەکانی شەهیدکردن و کوشتی ڕۆژنامەنووسان ئێستا لەوەی کە پێشتر سەردەشت عوسمان لە ڕێگەی ڕەفاندن و تیرۆرکردنی بە گولە شەهید کرا سۆرانی مامە حەما هەروە هەموو ڕۆژنامەنووسەکان لە ڕێگەی ئەشکەنجە و بەکارهێنانی گولەوە ئێستا ئەم جۆرە لە میکانیزمی تیرۆرکردن بۆ تیرۆرکردنێکی کلاسیک بۆ ڕۆژنامەنووس بەڵکو ئێستا شەریککردن بە درۆن هەیە بۆ نمونەوەک ئەوەی کە لە کوردستان بەکارهێنرێت دەوڵەتی تورکیا ئەوە گوڵستان و هێرۆ و مورات هەموو ئەمانە هەرێکێکیان لە ڕێگەی درۆنەوە شەهید کراون لە ماوەی ڕابردوودا ئەمە جگەرەوەی من ئەمە ئەوە بڵێم کە لە هەرێمی کوردستان جگەرەوەی چەندین ڕۆژنامەنووس لە شەڕی ڕووبەڕۆبوونەوەی داعش شەهید بوون بەڵام دوو ڕۆژنامەنووسمان هەن ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا بێسەر شوێنن یەکێک لەوانە محەممەد ئەشکەنەیە کە لە ساڵی 2007ەوە لە هەولێر براوە بێسەر شوێنە تا ئێستا کەس هیچ لەبارەیەوە نازانێت دووەم پاریس خەلیل بارزانی پاریس خەلیل بارزانی پێشکەشکار بوو لە کەناڵی NRT لە دوای 2000ەکان و پاریس تا ئێستا بێسەر شوێنە و خانەوادەکەی و هیچ کەسێک بۆ کەناڵەکەشی هیچ لەبارەی ناوبراوە ناڵێن و ئەو کاتدەرکەوتنی ئەو وەکو ڕوبەڕووبوونەوەیەکی قورس وا بوو بۆی کە کەسێک لەو ناوچەی ئەو بێت لە NRT کە کەناڵێکی ئۆپۆزیسیۆن بوو شێوە ئۆپۆزیسیۆن بوو لەو کاتە کە دەرکەوت من بۆ ئەوەی کە قسەکانم کەم و دەرفەت دەم بە کاکشەماڵ ئەوەی کە زۆر گرنگە جەختی لەسەر بکەمەوە خەباتکردن و تێکۆشان لەناو بارودۆخێکی وەها سەختدا کە پێویستە کاری بۆ بکرێت بە تایبەت لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە هەمومانی بە دەوری خۆی کۆ کردوێتەوە ئەوەیە کە ئەم ڕۆژە جیهانیانە کە ڕۆژی نێودەوڵەتی ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی ڕادربڕینە ئەوەیە کە چۆن لەم یادانە هەمومان بەیەکەوە جەخت بکەینەوە لەسەر بڕوای ئەوەی کە چۆن ئازادی ڕادربڕین پێویستیەکی گرنگی هەرێکێک لە ئێمەیە لە خوێندن لە قۆناغی فێربوون لە هەموو قۆناغەکانی تر هەروەها ڕێزگرتن لەو ڕۆژنامەنووسانی کە ژیانی خۆیان بەخت کردووە لە پێناو کارەکەیانەوە کۆی کە ئێمە ئەمڕۆ یادی سەردەشت دەکەینەوە هەروەها بەرگریکردن لەسەر بەخۆیی خودی ڕۆژنامەوانی ئەوەی کە چۆن دەوڵەت دادگا هەموو لایەنەکانی تر ئاسان دەستێوەردان نەکەن لە پێگەی کاری ڕۆژنامەوانیەوە پارە بە ئاسان پارەی گەندەڵی بە ئاسان نەخرێتە خزمەت ئەو ئامانجانی کە لە پێناویدا هەوڵ دەدرێت بۆ ئەوەی کە میدیان بێ بە پایەیەکی ستەمکاری و ئەوەیە کە چۆن ئاستی هوشیاری کۆمەلگا بەرز بکرێتەوە بۆ تێگەشتنی قوڵ لە چەند کوو بەهاکانی دیموکراسی و مافەکانی مرۆڤ نەک ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەکرێت لە ڕێگەی بەشێکی ئەو میدیانەوە بۆ شێواندنی تێگەشتنی ڕاستەقینە لە دیموکراسی مافەکانی ژن مافەکانی ناو مافەکانی مرۆڤ بە شێوەیەکی گشتی و ئەوەیە کە ئێمە چۆن میدیا بەکار بخەین لە پێناو چاکسازی شەفافیەت و ئەوەی کە چۆن ببینە مینبەرێک هیچ شتێک کۆڵمان پێ نەدا بۆ ڕاستی و ڕاستی ئەوەی کە تەنیا وەکو ئامار ئەخرێتە ڕوو بەس نییە یەکێک لە ئەرکە سەرەکیەکان ئەوەیە کە چۆن دێ ئامار شرۆڤە ئەەکەی ئامار ئەەکەیتە پێوەرێک بۆ دەرخستنی ڕاستیەکان و لە هەمان کاتایکێتە پێوەرێک بۆ دروستکردنی ڕاگەشتی من سوپاسدانەکەم و لە خزمەتانم هەربژین ئازیزان ئومێدەوارم وەختەکەی دوور و درێژ نەبوو بێت و چارەز نەبوو بە تایبەت من بە پێچەوانەی کاتی ترەوە ئەمڕۆ نووسینەکە نووسیوە بێ بۆتان بخوێنەوە عادەتەن من زۆرتر پشتیجاری قساکەم بەڵام ئەمڕۆ لەم یادەیە وام پێ باش بوو کە بیرەکانی خۆم و ئایدیاکانم بخەمە سەر لاپڕێک و بۆتان بخوێنەوە ئێدەوارم پێزانم دەستی هاوکارم یاخود هاوڕێیان خۆش بێت باسێکی بەپێز بوو سەبارەت بە ئازادی ڕۆژنامەوانی لە کوردستانە بەڵام من سەرەتا بەو دەست پێکەم کە ئەمڕۆ گەرچی ڕۆژی ئازادی چاپەمەنی یاخود ئازادی ڕۆژنامەگەریە ئێمە لە ساڵیادی سەردەشدا بە تایبەت لە کوردستان لەگەڵ پرسی ئازادی بە مانا فراوانەکەی ماوەڵە دەکەین
ئەم قسانە هەڵا لێک نەدرێتەوە ئازادی چاپەمەنی و ڕۆژنامەوانی وەک بەشێکی گرنگی ئازادی دەربڕین کەم بایەخ نییە، بەڵام هەڵوێستێک کە سەردەژ لە نووسینەکانیان نیشانی داوە ڕووداوی تیرۆرکردنی و لێکەوتەکانی و بەرەنگاریە کە تا ئێستا لە ژێرناوی ئەودا زیندووە و بەردەوامە و مێزگردەش دیارە بەشێکی یان نیشانێکی و بەردەوامیەیە. کەیسی سەردەش پەیوەست دەکاتەوە بە پرسی ئازادی ئینسانەوە بەگشتی، نەک تەنها ئازادی دەربڕینی ئینسان. سەردەش ڕۆڵی نەوەیەکە کە بەرکەوتێکی ئەوتۆی لەگەڵ سەرکوت و داپۆسینی خوێناوی بەعزدا نەبووە. یەکێک لە بەرەنجامە کارەسات ئامێزەکانی داپۆسینەوەیە کە ئازادی و پێناسەی ئازادی بچوو بکاتەوە. ئەوەی سەردەشت و نەوەی دوایویش ئەم گرفتەی نییە، نەوەی سەردەشت و نەوەی دوایویش ئەم گرفتیان نییە. دروستە کە سەردەش بەهۆی نووسینەکانیەوە ژیانی لێسەندرایەوە، سەرنجام بەڵام میحوەری نووسینەکانی ئەو بانگەشە بۆ ئازادی دەربڕین نەبوو. سەردەش هەوڵی بەدەستێنانی ئازادی دەربڕینی نەدەدا، ئەو ئازادی دەربڕینی ممارەسا کرد. دیارە ڕاستەکە سەرنجام سەردەشت گیانی نایە پێناوی ئەو ممارەسەکردنە یاخود ئەو قسانێکە کردی، بەڵام جیاوازیەکی زۆر لە شێوازی تیرۆشکردن و دەستدرێژیکردنە سەر ڕۆژنامەوانان هەیە لەگەڵ ئەوەی کە لە سەردەمی بەحسا سیستماتیک تۆ بۆت نەبوو دەبکەیتەوە، یعنی لەسەر خەوێکە بۆ دینایە لە خەوتان قلاوە کردووە بە سەر بەحسا زیندانیان تۆمەکردی 20 ساڵ بمرێت. دوایەویش ئەو ئازادیە سەر ڕای هەوڵی بێپسانەوەی دوای سەردەشتیش هەوڵی بێپسانەوەی بەس بەرتەسەکردنەوەی بەری پێناژیرێت. دەسەڵاتی زەوتکەر و دژە ئازادی لە کوردستان لەسەر بنەمای بەرگرتن بە ئازادی دەربڕین و ئازادی بڵاوبوونەوەی زانیاری خۆی بەرهەم ناهێنێتەوە، بگرە لەسەر بنەمای بەرتەسکردنەوەی ئازادی هەڵسوڕانی سیاسی یاخود دروستتر بێبەرهەمکردنی ئازادی پراکتیک و خەباتی سیاسی و پەکخستنی هەموو کایە و کەناڵەکانی کاریگەری دانانی پراکتیکی سیاسی خۆی هێشتەوە. بەڵام پرسی ئازادی بە مانافراوانەکەی ناتوانێت لە پرسی بەرابەری ئابووری و کۆمەڵایەتی دابڕێت. ئەمەش لە نووسینەکانی سەردەشتا بەڕوونی خۆی نیشانەدا. نووسینە ساتێریەکەی بە ناوی من عاشقی کچەکەی بارزانیم ئاماژە بەو قەڵەشتە گەورەیە ئەکات کە کەوتۆتە نێوان چینی باڵادەست و دەوڵەمەندی کوردستان لەلایەک و چینی کارگەر و زەحمەتکێش و کەم دەرامەتی کوردستانەوە. ئاماژەیەکی ڕوون بە هاوسەرگیری نێوان دەسەڵات و سامان لە کۆمەڵی کوردستان ئاکات. سەردەش قامخاتە سەر ئەو ڕاستیە کە چۆن دەسەڵاتداربوون و تەنانەت خزمایەتی لەگەڵ دەسەڵاتدا دەتوانێت لە ڕووی ئابووریەوە هەروە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ژیانی خۆت و کەس و کار بگۆڕێت. هەرچەنە ئەمە زۆر بە ڕوونی قامخاتە سەرەوە، ئەو زۆر نەژیا تابی بینێت کە چۆن پارەداربوون و سەرمایەداربوونیش دەتکاتە خاوەنی پێگە و جێگا و شوێن لە دەسەڵاتە و چۆن لە ڕاستیە لە ڕوانگەی بەشی هەرە زۆری کۆمەلگاوە ئازادی لە سایەی ئەو جیاوازیە گەورە چینایەتی کە تا دەتراوەندە دەبێت هیچ مانایەکی نیە. ئاشکرایە ئەم ڕاستیە و لێکخەڵپێکراوی ئازادی و بەرابەری لۆکاڵی و تایبەت بە کوردستان نییە. ئەمڕۆ لەگەڵ گۆڕانە زۆر خێرا و دراماتیکەکان دەبینین لە ئاستی دنیادا دەرەکەوێت کە چۆن دەوڵەتە سەرمایەداریە گەورەکان بۆ بەدەستهێنانی سەرمایی زیاتر و دەربازبوون لە قەیرانەکانی پرۆسەی کەڵەکەی سەرمایە ناچارن کە ئازادیەکان بەردەست بکەنەوە، مافە سەرەتایەکانی ئینسان پێشێل بکەن، دەستبەرداری بەیاننامە و لیژنەکانی مافی مرۆڤ بن کە ساڵەها خۆیان پێوە هەڵەکێشا، تەنانەت بنەماکانی سیستەمە دیموکراسیەکەی خۆیان هەڵدەچێن. مەمانایەک بۆ جیایی دەسەڵاتەکان لەگەڵ یەکترا نەهێڵنەوە. ئەو نمونانی کە لە ئەمریکای بینینە ڕۆژانە زۆر بەڕوونی نیشانێدا کە ترامپ خەریکی چییە. سەرمایەداری دنیا کەوتۆتە قۆناغێکەوە کە بۆ درێژەدان بە ژیانی خۆی
دەستە و دامێنی نیۆفاشیزم و نیۆنازیزم بۆتەوە و ئاشکرایە بەبێ پەرچەکردارێکی کاریگەر ئایندەی گشت دنیا بەرەو تاریکیەچێت. ئەم ئاڵوگۆڕانە زۆر بەڕوونی نیشانی دەدەن کە چۆن ئازادی و کەرامەتی ئینسانەکان و پێگەی تاچی ئینسانی لە کۆمەلگادا بەرهەمی پەرەسەندنی سەرمایەداری نییە و چەسپاندنی بەهاکانی ئازادی تاک بە سەرمایەداری و دەسەڵاتی چینی سەرمایەدارەوە پەیوەستکردنی جگە لە درۆیەکی گەورە هیچی تر نییە. ساڵەها ئەمریکا و ئەوەی بە سەرمایەداری خۆر ئاوان ناوزەتەکرا لافی پاراستن و ڕێزگرتنی ماف و ئازادیەکانی تاچی لێدەدا. لە کاتی ڕووخانی دیواری بەرلین و بەهاکانی بانگەشەی سەرکەوتنی دیموکراسی قسە لە کۆتایی مێژوو دەکرا و گوایە تا ئەبەد خۆراوا و بەهاکانی سەرکەوتن و ئینسان لە سای سیستەمی لیبرالی و ڕێزگرتن لە مافی خاوەندارەتی سەرمایەداران بە بەهەشتی ئازادی گەیشتووە. ئەمڕۆ پاش چەندەیە ئەو ڕاستی ئاشکرا بێت کە ئازادی فەردەکان تەنانەت بەمانە سیاسی و حقوقیەکەشی بەرهەمی بەرەنگاری و خەباتی چینی کارگەر و جوڵانەوەی ناڕەزاییەکان بۆ مافی ئابووری و کۆمەڵایەتیە. ئەو جوڵانەوەی کە بە ئاسوی بەدەستهێنانی بەرابەری و کۆتایی هێنانی کۆمەڵگەی چینایەتیە چۆ پێشەوە. ئەم باسە پەیوەندی نزیکی لەگەڵ پرسی ئازادی لە کوردستانیش هەیە، بەداخەوە کە لە 30 ساڵی ڕابردوودا ئازادی ئینسان، ماناکانی، بربەستەکانی و میکانیزمی وەدی هاتن و ئەو هێزانی لە بەرژەوەندیاندایە کاری جدی بۆ بکەن لەلایەن ئایدۆلۆژیایەکەوە پێناسەکراوە کە ڕەگ و ڕیشەی لەناو ئەو دیدگا و خەیاڵ و یۆتۆبیایەیە یۆتۆبیا زیان بەخشەدایە کە پێی وایە سەرمایەداری و ئازادی تاک جمکن و پێکەوە لەدایک بوو. کاتێک قسە لەسەر پرسی ئازادی و دەسەڵاتی دوژمن بە ئازادی دەکرێت لە کوردستان قسە لەسەر بنەماڵە و عەشیرەت و جوڵانەوەی چەکداری و هەندێک جار بە شەرمانەش باز لە شۆڕژێڕانی شاخ بکرێت. بەڵام باسێک لەو پەیمانە ئەهریمەنیە ناکرێت کە لە نێوان دەسەڵاتی باڵادەستی کوردستان و کۆمپانیە سەرمایەداریە جیهانی و ناوچەی و ناوخۆیەکان بەڕێوەیە کە بەری ڕەنج و سامانی سەرزەوی و ژێرزەوی کوردستان وەک کۆمەڵێک برای دز وە جەردە بەشەکە. کاتێک قسە لە میکانیزمەکانی بەدەستهێنانی ئازادی کراوە ئێمەیان پاڵپێوە ناوە بۆ ناو یاریەکی سیاسی پوچ و قێزەون بۆ بەشداری لە پەرلەمان و گوایە لەم ڕێگایەوە دەسەڵاتی مافیەکان کۆتایی دێت و کۆمەلگا ئازادی خۆی لە بندەستی بنەماڵە و عەشیرەت و حیزبەکانیان دەردێنێت. باسی فەلسەفە و فەرهەنگ و ئەدەب و پەروەردە و میدیای سەربەخۆ و هەزاران شتی تر کراوە، بەڵام هیچ جورئەتێک بۆ دیتنی ئەو ڕاستیە نەبووە کە چۆن دەکرێت دەسەڵاتی سیاسی لە دەست گروپێک دەردێنیت لە کاتێکدا تاڵانکارانی سامانی کۆمەلگەی کوردستان سەرمایەدارانی هاوچینیان بە پشتیوانی مڵک و پەیوەندی ئابووری و ئیقلیمە و جیهانیەکانیان نەک تەنها ئیرادەی سیاسی هەرێمیان پاوان کردووە، بەڵکو هەوڵی سەرکەوتو و ناسەرکەوتویان داوە بۆ پاوانکردنی ئیرادەی سیاسی لە کوردستانەکانی تریش. و بە جۆرێک لە جۆرەکان خۆیانمان نیشانەیە کە دەمڕاستی هەموو گەلی کورد. کاتێک باسی بکەری بەدیهێنانی ئازادیەکان و ئەنجامدانی گۆڕانکاری بوو لە کوردستان، هەمان ئەو دیدە ئێمەیان بۆ ژێر خێوەتی کارکتەری وا ڕادەکێشا و بەڕابەری پرۆسی گۆڕانیان لە قەڵەمەدا کە ڕۆژی دوای دامەزرانی دەسەڵاتێکی یاسایی دەبوو بۆ وەڵامدانەوەی دەیان تۆمەت خۆیان ڕوبەڕووی دادگاکرێنەوە. لە ڕاستیدا بۆ بەدەستهێنانی ئازادی لە کوردستان هەنگاوێکی چارەنووساز دەرباسکردنی ماناکانی ئازادی، ناسینەوە و دەستنیشانکردنی دۆست و دژمنانی ئازادی، پرۆسە و میکانیزمی وەدەستهێنانی ئازادی لە دەست ئەو تێڕوانینەیە کە مایە پوچبوونی خۆی لە ئاستی دنیادا وەک ڕاستیەکی حاشا هەڵنەگەر سەرماندووە. ئازادی لە کوردستانەوە کەر کۆمەڵگەیەکی چینایەتی ناکرێت دوور لە چەوسانە و ستەمێک کە لەسەر لە هەر کۆمەڵگەیەکی سەرمایەداریدا هەیە پێ ناسەپرێت. ئازادی بە مانای ڕزگاربوونی تەواوە لە دەسەڵاتی ئابووری سیاسی و کولتوری سەرمایە و سەرمایەداری، ئازادبوونە لە هەموو پەیوەندیە دیرهێنەرەکانی کۆمەڵگەی بۆژوازی و ئازادیە لە ژێر چەپۆچی کاری کرێگرتە و بندەستی چینایەتی لە سەرکوتی دامەزراوە پۆلیسەکانی دەوڵەت و دەسەڵاتی چینی سەرمایەدار، ڕزگاربوونە لە بێمافی و بندەستی سیاسی و حقوقی لە یاسا و ڕێوڕەسم و نەریتێکە لەسەر بنەمای خورافات و خەیاڵ و بەهای دینی و دواکەوتوانە دامەزراوە، ڕزگاربوونە لە هەر ستەمێکی نەتەوەی و ئاینی ڕەگەزی، لە هەژاری و نەداری جەهالەت و خورافات، لە هەر چەشنە هەڵاواردنێک و جیاکاریەک کە لە کۆمەلگادا پراکتیزاکرێت.
پێم وایە ئازادی بێ ئاوا تعریفکەین لە کوردستانە تعریفێکی زۆر فراوانە بەڵام ئەبێت دەست بەمەوە بگریت لە حاڵێکە بین کە دۆخی ئازادی دۆخی سەرکوت لە دنیاە چی بەسەر هاتووە دوژمنەکانی ئەم ئازادیە تەنها دەسەڵاتداران و بنەماڵە نین بەڵکو هەموو ئەو چینەیە کە لە چەپاندنی بەشی هەرە زۆری کۆمەڵگا کارگەران و خەڵکی ڕەنج بابردا وەکەم دەرامەتی کوردستان قازانج کرد هەموو ئەو سەرمایەدارانن کە پارە و خوێن و کەسایەتیان لەگەڵ دەسەڵاتداران و تفەنگ بەدەستانی کوردستان تێکەڵ بووە هەموو ئەو ناوەندە نێودەوڵەتی سەفارەتانن کە بە ڕۆژ لەگەڵ ڕۆژنامەوانانن شینەکەن و بە شەو پەیماننامە و سەفقەی سیاسی بۆ تاڵانکردنە لەگەڵ دەسەڵات ئامۆرەکە هەموو ئەو ئیسلامی و کۆنەپەرستانە کە لە جەمال عیرفانەوە تاک و عەبدولخالق معروف و شاپور و قاویل لە سەنگەری دەسەڵاتەوە تیرۆری دەنگە ئازادەکانیان کردو و بێشەرمانە لە بەرامبەر هەر دەنگێکی ئازاد دەوەستنەوە لەسەر خواری دەسەڵاتی ناوخۆ و دەرەکی دەدەوە هەموو ئەو نووسەر و میدیاکارانن کە تەمەنیان خەرجی جوانکردنی سیمای دەسەڵات و شاردە و پاسەودانی کردەوە دزێوەکانی دەسەڵات دەکەن پەلامارە دەن لەسەر سۆشیال میدیا بەوانەی کە لەسەر سۆشیال میدیا نووسن جنێوە دەن ئەڵێن ئەمە ئاودەستخانەیە ئەو قسانەتان بیستوە داوای لێبور دەکەن لە وشێ وەڵام ئەوە قسەی ئەوان میکانیزمی بەدەستهێنانی ئازادی لێکەڵپێکانی خەباتی جەماوەری کارگەر و زەحمەتکێشی کوردستان بۆ نان لەگەڵ خەبات لە دژی ستەم و جیاکاری بۆ کەرامەت و پێگەی ئینسانیە بکەری ئەم خەباتەش ئەوانن کە تەنها بە شانوباڵی ئەوانن کە تەنها بە شانوباڵی ئازادیدا هەڵدەدەن و پۆپولیستانە جیاوازیە جینایەتەکان لە ناو کۆمەڵگادا فەرامۆشەکەن و تەنها سەبارەت بە جەردەیی دەسەڵات گلەیی و گازمداکەن ئەوانە نین کە چارۆکی ئومێدیان دابووە بەردەم باهۆزی دیموکراسی و ئەمڕۆ ناتوان لە بەرامبەر ڕەشەبای چەتونی کوڕانی مامە داکۆشی لە ماڵەکەی خۆشیان ئەوانە نین کە چالاوان و دڵسۆزن بەڵام لەبری پشتبەستن بە هێزی جەماوەری خێرنەدی و چەوساوە ڕێخستنی ڕیزەکاریان دروستکردنی ڕێکخراوەی ڕاستەقینە جەماوەری کە لەسەر بنەمای ئەندامگیری و ڕۆبینینی ئەندامان بنیادرابێ بە خۆشخەیاڵیەوە وەک ڕێکخراوەی کۆمەلگای مەدەنی یاخود ناحکومی کاری گوشارهێنان ئەنجامەدەن و منەی پشتیوانی مادی و معنەوی و دامەزرا و سەفارەتەکانی ناو هەولێرەکەن بکەری ڕاستەقینەی گۆڕانکاریەکان ئەو مام عوسمان و دایەسێوەیە کە ڕەنجدەری ئاڕەقشتنیان بۆ دابینکردنی ژیان هاو ئامێزە لەگەڵ سەربەزی و وورەی پۆڵاینیان بۆ داکۆچی لە مافەزە و کراوەکانی خۆیان کەیسی سەردەشت نمونەیەکی درەوشاوی ئەو ڕاستیەیە کە داکۆچی لە ئازادی بەدەستی کارگەران و خەڵکی ڕەنجدەر ئیمکانی هەیە لە پاش تیرۆکردنی سەردەشتەوە هەموو ئەو دەنگە ئازادانەی کە لە چەپۆی تاوانکاری و سەرکوت گیانیان پاراستووە قەرزاری ڕاوەستاوی خانەوادەی سەردەشت و لە پێشیانەوە دایەسێەوە و مامە عوسمان ئەوان نمونەی ئەو ئینسانە بە نرخانن کە ڕۆژێک لە ڕۆژان پاروێشی بەڕەنجیشان پەیدا نەکردویان دەرخواردی مناڵەکانیان نەداوە بەرجێکی بە ماندووی پەیدا نەکراویان لەبەری کچ و کوڕەکانیان نەکردووە هەر ئەوانن کە لە بەرامبەر گەورەترین و تاقەت و ژێرترین گوشار و هەڕەشات تەماع و پاداش وەک چێو ڕاوەستاون و بۆ یەک چرکەش لە مافی خۆیان خۆش نەبوون لێرەوە پەیامی دڵنەوایی ئاوخەمی دووبارە بۆ مامە عوسمان و دایەسێوانی سواسە عزیزان پاوسێ وەرەگرین لە دەقەیەک شاوقاوە هەیە لە دەرەوە دوای بەردەوامێک لەسەر بەرداوەکانەوە